سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم و دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین تێیدا فۆکەس دەخەینە سەر پارێزگای سلێمانی و هەروەها چەند ڕێنماییەک و چەند ڕێکارێک تایبەت ئەو ڕێکارانی کە لە سلێمانی جێبەجێ دەکرێ و لە ڕێی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە پێتان ڕادەگەێنین بە هەمان شێوە ڕێگاکانی پابند بوون لە سەردانکردنی فەرمانگەکانی حکوومەت بۆ ئەوی خۆشەویست شی دەکەینەوە بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. پەنجاویە کەسی دیکە لە سلێمانی و 10 کەسی دیکە لە هەولێر تووشی کۆڕۆنا بوون و توشبوویەکی دیکەش لە سلێمانی جانی لەدەستدا. بە هەمان شێوە لە عێراق ژمارەی توشبووان زیادی کردووە و ئەمڕۆژ زیاتر لە 1000 کەس تووشی کۆڕۆنا بوون و 24 کەسی دیکەش بە ڤایرەسەکە جانیان لەدەستدا. We also encourage countries to strengthen the fundamental public health measures. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی داوا لە وڵاتانی جیهان دەکا ڕێکارەکانی تەندروستی تایبەت بە خۆپارێزی لە ڤایرەسی کۆڕۆنا دووبارە توند بکەنەوە. 50 کەسی دیکە لە پارێزگای سلێمانی تووشی کۆڕۆنا بوون. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت لە بەردەوامی پشکنینەکان و گەڕان بە دوای توشبووان 50 کەسی تر لە سلێمانی تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون کە 22 پیا و 23 ئافرەت و 2 کوڕی گەنج و 4 منداڵن. 17 توشبوو بەرکەوتەی توشبووانی پێشوون، 34 توشبووش نیشانەی نەخۆشیان هەیە. 3 توشبوو دانیشتووی وارماون، 1 توشبوو دانیشتووی قەزای چەمچەماڵ، 47 توشبووی دیکەش دانیشتووی ناو شاری سلێمانی. هاوکات وەزارەتی تەندروستی ڕایگەیاند 10 توشبووی دیکەش بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە پارێزگای هەولێر دەستنیشان کران. 8 پیا و 2 ئافرەت، 1 توشبوو بەرکەوتەی توشبووی پێشوە و 6 توشبوو نیشانەی نەخۆشیەکەیان هەیە و 3 دیکەش لە بازگەی شێراوە پشکنینیان بۆ ئەنجام درراوە. هاوکات وەزارەتی تەندروستی ڕایگەیاند توشبوویەکی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا کە پیاوێکی تەمەن 44 ساڵانە لە شاری سلێمانی دوای خەواندن و مانەوەی لە نەخۆشخانە گیانی لەدەستدا. تەندروستی دووهۆکیش ڕایگەیاند 5 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا چاک بوونەتەوە و ئاشکراشی کرد کە تا ئێستا 31 توشبوو چاک بوونەتەوە. هەتا ئێستا 1334 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 28 کەس جانیان لەدەستداوە و 542 چاک بوونەتەوە. هەزار و 115 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 24 کەسی دیکەش بە ڤایرەسەکە جانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 1115 کەسی دیکە تووشی ئەم ڤایرەسە بوون کە زیاتر لە نیوەی ئەو ژمارەیە لە پارێزگای بەغدایە. هاوکات لە 24 کاتژمێری ڕابردووش 24 کەسی دیکە لە عێراق بە ڤایرەسی کۆڕۆنا جانیان لەدەستدا و 386 توشبووش چاک بوونەتەوە. تا ئێستا 13481 کەس لە عێراق تووشی ئەم ڤایرەسە بوون و لەو ژمارەیە 370 کەس جانیان لەدەستداوە و 5572 توشبووش چاک بوونەتەوە. خۆشەویستان وەکو هەموو جارێک پێتان ڕادەگەێنین کە داتا و ئامارەکانی هەرێمی کوردستان ئێمە ڕۆژ بە ڕۆژ لە ڕێگەی ئەو زانیاریانەی کە فەرمانگەی داتا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێمەی ئامادە دەکا و ئێوەش دەتوانن سەردانی بەستەرەکەی بکەن کە فەرمانگەی میدیا و زانیاری ئەمان خۆیان ڕۆژانە و دەتوانین بڵین هەموو سەر کاتژمێرێک زانیاریەکان یان بە پێی ئەو دوا گۆڕانکاریانەی کە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێدەکا لێرە ئەپدەیت دەکرێتەوە. ژمارەکەمان لە هەرێمی کوردستان گەیشتە 1386 کەس لە هەموو هەرێمی کوردستان لە سەرەتاوە ئەوەندە کەسە تووشی ئەم ڤایرەسە بوون. ئێستا لەم ژمارەیە 816یان لەناو نەخۆشخانن سەرقاڵی وەرگرتنی چارەسەرن. نەخۆشخانەکان بارگرانێکی زۆریان بەسەرەوەی لە بەرەوەی ژمارەیەکی زۆر لە توشبووان ئێستا لەناو نەخۆشخانەکان کە پشتی شێری بەر بەداخەوە بە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی کەوتووە و وەکو دوێنێش ئاماژەمان پێکرد لە پارێزگای سلێمانی ئێستا نەخۆشخانەکان لە لێواری پڕبوون بوون. بۆیە ئێستا هەر ئەم شەویش پاشکەمێکی تر وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵمان نەبێ بۆ ئێوە شی دەکەین و بزانین بارودۆخەکە ئێستا لەوێ لە چه حاڵێکایە و ئەم ژمارەیان چۆن
محاولە لەگەڵا کردو کە چارەسەر و بڵین خزمەت گوزاری تایبەتیان ببرێت چونکە ئێستا لە پارێزگای سلێمانی نزیکەی دەتوانین بڵین 592 نەخۆشیێدایە بەو ژمارانەی کە لە دوایین بەیانی یان بڵین دوایین ئەو ژماری کە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکردووە ئەمڕۆ لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو بڵین 52 حاڵەتی نوێیان هەبووە ئێستا 592 نەخۆشیان لە ناو نەخۆشخانەکان هەیە و بەداخەوە ئەمڕۆیەکی تریش کەسی یان نەخۆشێکی تریش گیانی لەدەستداوە ئێستا ژماری گیان لەدەستدان لەم پارێزگای گەیشتە 24 کەس لە پارێزگای هەولێریش دە توشببووی ترمان هەبوو ئێستا حالیان نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنا لە هەولێر 150 حاڵەتی تێدایە دەیان نوێنەوەکو ئاماژەمان پێکرد تا ئێستا لە پارێزگای هەولێریش 4 کەس گیانی لەدەستداوە لە هەڵەبجە ئێستا حاڵی حاضر سێ نەخۆشیان هەیە لە ناو نەخۆشخانەکانیان کە ئێستا چارەسەر وەردەگرن لە پارێزگای دووهۆکیش 71 نەخۆشیان هەیە وکو ئاماژەشمان پێکرد ئەمڕۆ حاڵەتی چاکبوونەوە هەیە لەوێ هیوادارین سرجەم نەخۆشەکانیان سرجەم ئەوانی کە توش بوون بە زووترین کات چاک ببنەوە بگەڕێنەوە ناو ماڵ و کەسوکاری خۆیان بە هەمان شێوەش هاوڵاتیان زیاتر پابند بن بۆی بتوانین چی دیکە ژمارەی گەورە نەبینین و بۆی بتوانین ئینشاءڵڵا ڕۆژێک لە ڕۆژان بڵین ژمارەی توش بووان لە هەرێمی کوردستان بەرەو نەمانەچێواتە کەسێکی تر ئیتر توش نابێ ئەویش وەکو هەمووشە ئەمە ئاماژەی پێ دەکەین کە بەشێکی زۆری ئێستا لەسەر ئەرکی هاوڵاتیانە بۆ ئەوەی قسە لەسەر ئەم بابەتانە بکەین بۆ ئەوەی باس لەوە بکەین کە پارێزگای سلێمانی ئێستا لە چه حاڵەتێکدایە حەزم لێ دەستخۆش بۆ هاوکارانم کە ئەمەیان بۆ شانداین ئەمە تایملاینە تایملاینی توشبوونە بەس بەتەکی دێ بکەین نەوزانین ئەمە هیچ پارێزگایەکە هەموو پارێزگاکانە من مەبەستمە بزانین تایملاینی پارێزگای سلێمانی بەڵێ وەکو دەیبینن ئەگەر لە ئێوەش بە هاوکاری بکەن بەڵێ تاوا بە ئاوا بەرزیکەینەوە بەڵێ وەکو دەیبینن خۆشەویستان ئێمە نەخۆشیەکە لە هەرێمی کوردستان لە کۆتایی مانجی دوو یان باشتر بڵێنە سەرەتای مانجی سێ حاڵەتی توشبوون هەبوو ئەو کاتە هاوڵاتیانی ئێمە بەردەوام چاودێری هەواڵەکانیان نەکرد بزانن چەند حاڵەت هەیە بۆ نمونە ئەگەر ڕۆژێک وەزارەتی تەندروستی بیوتە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان 4 توشبوو هەیە باری دەرونی یان باری بڵین شڵەژان یان بەو شێوەیە کە مەسەلەن بڵێ پێی قەلق دەبووین و ترسمان لێ دەنیشت وانوو ئەمڕۆ 4 حاڵەت هەیە بەڵام ئێستا کە گوێمان لە ژمارەکانە بێت ئەتوانین بڵین دەیانجار لەو ژمارەیە زیاترن بەڵام خەڵکەکە وەکو چۆن بڵێ شتێکی لەوانەیە فسیۆلۆجیش بێ من حەزم لێ دوای لە دکتۆر شێروانی ژەپرسم کە هەم بەشێکی لەوانی علاقەی بەڕاهاتنەوە بێ هەمیش بڵێ ینی تااقەتمان نەما بەڵام با ئێمە تایملاینەکە بخەینەوە ڕوو ئەو کاتە حاڵەتەکانمان کە ئەگەر تەماشا بکەین زۆر بە هێواشی زیادی دەکرد یعنی دەتوانین بڵین ئەو شێوازی توشبوونە بوو کە ڕێکخراوی تەندروستی جیهانی و پزیشکان و لە ڕووی زانستیشەوە لە بەرەوەی حکوومەت ڕێوکارەکانی جێبەجێ دەکرد قەدەغی هاتوچۆی کردبوو شوێنەکان هەمووی داخرابوون لە هەمان کاتیشە هاوڵاتیانیش پابندتر بوون لە ماڵەکانیان دەمانەوە دەبینین تەنانەت کە لە بیدایەتی مانگی چواریش کە ژمارەکە هەندێک زیاتری کردووە بەڵام بە شێوەیەکی فلات ڕۆیشتووە بە شێوەیەک بووە کە ئێمە دەتوانین بڵین ئەو کێرڤە نەهاتووە لە پڕبەرز بێتەوە خەبەرە ناخۆشەکە کەی دەستی پێکرد بە تایبەتی لە کۆتاییەکانی مانجی 5 یعنی تقریبان بە هەمووی بە حسابکەین ناگاتە دوو هەفتە تقریبان کە لە پڕ کێرڤەکەمان ڕۆیشتە ئاسمان تەماشای ئەو جیاوازیە بکەن ئەگەر ئەوە بە زمانی زانستیش نێڵن بە ژمارەکان نێڵین تەماشا بکەن ئەگەر ئێمە ئەو بەرزبوونەوەیە لە کاتێکی چەند قیاسی یعنی لە کاتێکدا کە مڵین ناگاتە 14 ڕۆژ ئێمە ژمارەی توشبووانمان تقریبان دەبڵ و زیاتر بوو هەنی هەموو هەرێمی کوردستان نەگەیشتوە 400 کەسە تاو کاتە بەڵام لە پڕ ژمارەی توشبوون زیاد بوو و بە تایبەتی ئەگەر تەماشا بکەین ئەو بەرزبوونەوەیە کە بەداخەوە ڕۆژێک جۆمان لێبووتیان لە پارێزگای سلێمانی 100 و ئەوەندە کەسە توش بوون لە پارێزگای هەولێر ئەوەندە کەسە توش بوون لە پارێزگای دووهۆک دووبارە توش بوون دەستی پێکردەوە هەموو ئەوانش پەیوەندی بە چیەوە هەبوو بەریەکەوتنمان هەبوو هەڵگرتنی ڕێکارەکانی تون یان بڵین لۆکداون و قەدەغەی هاتوچۆ وای کرد کە ئێمە بەریەک بکەوین و لەبەر ئەو هۆکارانەش کە ئێمە چەندین جارە ئاماژەمان پێکردووە بۆ هۆی ئەوەی کە بەداخەوە ژمارەکان دووبارە زیاد بێتەوە قسەی زیاتر لەسەر
کۆڕۆنای نوێ و کوردستان و سلێمانی لەگەڵ میوانەکانم دەکەین. سڵاوتان لێبێت دکتۆر شێروان، دکتۆر هەڤاڵ، خۆشحاڵم کە ئەم شەویش پێکەوەین، هیوادارین بتوانین چەند شتێک بڵین. ئێمە ئەم شەو فۆکەسێک دەخینە سەر سلێمانی، هەر بۆ ئەو مەبەستەش زۆر بە خۆشحاڵیەوە دکتۆریا نەقشبەندی کە لە میانی بەرنامەکەیە وەری دەگرین، ئەو ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سلێمانی و لەگەڵمانە بێ بەڕێزیان وەکو وتەبێژی تەندروستی سلێمانی قسەمان لەو دەکا. باسی ئەوم کرد دکتۆر شێروان با لە سەرەتا لەوە کە ئێمە بیدایەت ینی کە دەیانگۆ 4 کەس توش بووە، ماڵ نەبوو، هەمووی دۆشدانەمێنن کەس هاوڵاتیانمان هەموو بێتاقەتە بووین. بەڵام ئێستا دەیان جار لەو ژمارە زیاتر لە ڕۆژێکە ئەلانەکرێ و تقریبا ناتوان بڵین هەمووان، بەڵام زۆربەی هاوڵاتیان ئەگەر ترسیشان لێ بنیشێ خۆیان وا پیشانێن کەوان نییە. بڵێ زۆر سپاس. بەداخەوە ئەوە ئەو شتەیە کە نەمان دەویست ڕوو بداتن، بەڵام ئێستا ڕوویدا لەگەڵ هەندێک لە هاوڵاتیان بەشێک لە هاوڵاتیان هەمویاننا ئەویش هەندێک باڵێ میکانیزمێکی فسیۆلۆجی هەیە ڕووین دەکاتەوە، حتا میکانیزمێکی سۆشیۆ سایکۆلۆجیانی لەلایەنی ئیجتیماعی و لایەنی نەفسی و لایەنی فەسەجی خۆی مرۆڤ وایە ئەگەر یەک شتێک بۆی نوێ بوو یەکەم جار بڕوویدا ترسی لێ زیاترە، ئەو شتانێک کە نوێیە دەشتی نوێ ترسی زیاترە، خۆی ئامادە نەکردی لە بۆی، یعنی زۆر احتیاطاتی خۆی وەردەگری لەو شتە نوێیە. بەڵام کە ماوەک بەسەر چوو و کەم ئەو ماوە بەسەر چوو خەبەری خۆشی جێلێ بوو، بۆ نمونە ژمارەکە کەم بوو، مردن کەم بوو، زۆرێک لە ینی ئیطمئنانێک یعنی بێت تەواو تازە کێشە نییە لە بۆ من، ئینشاڵڵا هیچ نابیتن دەچیتن ترسەکە لێ دەڕوە. ئەوە یەک. دوو شتە چکەش هەیە بەداخەوە کە دەبینی مەسەن لە بۆ نمونەی لە شوێنە چیترە نەک لە شوێن لای تووە، دەڵێ لای من خۆشە، لای من سەلامەتە. بۆ نمونە ئەو ژمارە زۆرانی لە ئیتاڵیامان جێرە دەبووە، لە دوای ئیسپانیا و مەسەن حتا ئیران و با بڵێن تورکیا دەبیگۆ مادام لەکنە من نییە ئەوە چتە هیچ نیە، حتا گەشتە حد دەبرێ ئیمن جیاوازە چکە ئیمە ڕێژێ مردنی کەمە. بەڵام ئەوەی کە باشترین شیکردنەوە لە ژمارە کەمەکانی بیدایەتی سەرەتایی ئەوە بوو پابندبوون بوو و ئەو قەدەغە توندیەی هاتووە کە هەبوو ئەو دووخاڵە بووی کرد ژمارەکە. ئەوی ئێستاش کە ڕوویدایە بەڕاستی شکانی ئەو دوو برێن ڕێنمایە ینی قەدەغی هاتووەکە و ئەو خەڵکە کە ترسەکەی لێش کە ئەوانە بووی کرد بەداخەوە ئەوەی کە ئەو ژمارە ئێستاکە تۆمار کردن. دکتۆر هەڤاڵ تۆڵێکی سەڵ لەگەر ئەو ڕایم کە مەسلەی لە ڕووی فەسلەجیەوە لە ڕووی دەرونیەوە سەرەتا شتەکە شارەزایانی ترس لێ هەیە، دواتر کە خۆتی بە ئامادەکەی پلانی بۆدادنەی ئەکید ئەو ترسە نامینێت کە پێشتر هەبوو، بەڵام ئەوە ناکات نابێت هۆی ئەوەی کە هەر حسابی لە بۆنەکەی حتا نەکرد بەنسبەت هاوڵاتیان بەنسبەت دەستگا تەندروستەکان پزیشکان کارمەندانی تەندروست و پەرستانە سەرەتا کە تەعاملی لەگەڵ کەیسێکی لەگەڵ نەخۆشێکی کۆڕۆنا دەکرد زۆر زەحمەت و بەڕاستی یعنی کە دەچێتنی زۆر بە ترسەوە لەبەرەوەی نەدەزانانی ئەو ڤایرۆسە بەتەواوی چۆن نەقل دەبێتن، چۆن توش دەبێت و چۆن خۆت و پارێزی، یعنی مجموعە پرسیارەکە بوو وەڵامی نەبوو نەدەتوانانی بەڕاستی دەست نەدەکرد، لەبەرەوە زۆر بە حەزەر بووین دەچون. بەڵام ئێستا ترسەکە یعنی وەکو کارمەندان و پزیشکان وەکو جاران نییە، بەڵام لەگەڵ ئەوە باشتر خۆمان دەپارێزین لە ڕووی ئەو جوولبەرگانی کە پێویستە لەبەری بکەین، لەبەرەوە لە ڕووی دەرون و لە ڕووی ئەوەی کە باس کرد هەروە فەسلەجیەوە بەڕاستی کاریگەری زۆری هەیە، بەڵام گرنگەکە ئەوەی هاوڵاتی نەبێت هۆی ئەوەی کە حسابی لە بۆنەکە دواتر کارەسەر لەسەر ڕوو بدات. بە خۆشحاڵیەوە دکتۆر یاد نەقشبەندی ژوەر بگرین، ئەویش بەشدار بێ لەگەڵمانە لەم بابەتە و باسکردنی. دکتۆر جان ئێوارە باش ماندوو نەبن، لەشتان ساغ بێ، خۆت و بەڕێوەبەری گشتی و سەرجەم پزیشک و کارمەندانی پارێزگای سلێمانی فشارێکی زۆرتان لەسرە، حەزمان لێ سەرەتا لە زاری خۆتەوە بارودۆخی زیادبوونی نەخۆشەکان و ئەو فشاری کە ئێستا لەسەر پزیشک و کارمەند و دامەزراوە تەندروستیەکانی ئەو پارێزگایە هەیە لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای بە سلێمانی بە تایبەتی هەیە بۆمان باس بکەین. ئێوارەی جەنابەت و بینەران باشتر بەخێراتنی میوانە بەڕێزەکانت دەکەم. کاک دکتۆر خۆ ئاگاداری لە ئێستادا ئێستا هەڵکشانی ژماری توشبووان
بەداخەوە لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان و بگرە وڵاتی عێراقیش بە شێوەیەکی گشتی زیادی کردووە کە ئەمە جێی نیگەرانی هەموو لایەکە و ئەمە بۆتە هۆی دروستبوونی فشارێکی قورس لەسەر کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی چونکە خۆ دەزانی کە هەڵکشانەکە بەم شێوازە خێرایە بوو ڕەنگە نەخۆشخانەکان هەم سەرچاوە مرۆیەکان کە کارمەندان و پزیشکان و یەکە ئیداری و کاژێڕووی کارگوزارەکانە بکەونە ژێر فشارێکی قورسەوە و ئەوەی جێی نیگەرانی ئەتوانم بڵێم سەرەڕای زیادبوونی ژمارەکان یەکەم توشبووەکان سەرچاویان نەزانراوە و دووەم توشبووەکان نیشانەیان هەیە ئێمە پێشتر لە سەرەتای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا حاڵەتەکان زۆرینیان هیچ نیشانەیەکیان نەبوو و ئەگەر نیشانەشە بۆیان نیشانێکی زۆر کەمیان هەبوو و ئێمە بە دوای ڤایرۆسەکەەوە بووین بەڵام بەداخەوە ئێستا ڤایرۆسەکە بەرەوکی ئێمەی گرتووە و حاڵەتەکان نیشانەیان هەیە وە سروشتی تەندروستی یاخود هەموو نەخۆشیەک وایە کە تۆ تا زیاتر لە جسمی کەسەکە بمێنێتەوە یان ئەو کەسە درەنگتر بگاتە پزیشک و چارەسەری درەنگتر بکرێت بێگومان چارەسەرکردنی قورسترە و کاتی زیاتری دەوێت بەمە ژمارەی ئەو توشبوانە لە ئێستادا کە دەمێنەوە لە نەخۆشخانەکان کاتێکی زیاتریان دەوێت وا دەکا کە نەخۆشخانەکان قەرەباڵغیەکی زۆری تێدا بێت و ئەتوانم بڵێم کەرەنتینە کە لە سەرەتادا کرا کارێکی ڕاست بوو و لە کاتێکی ڕاستی ژابوو بەڵام هەندێک دۆخ کە لە هەمووی گرنگتر خراپی باری ئابووری هاوڵاتیان ڕێگەی نەدا بە ئێمە کە درێژە پێدەری ئەو ئیجراعاتە نەبین بۆیە گۆڕانکاری لە ئیجراعاتەکاندا کرا و لەگەڵ لە ئێستاشدا دووبارە هەردۆخی ئابووری هاوڵاتیان ڕێگە نادا ئیجراعاتەکان زۆر تونگ بکرێتەوەکو سەرەتا بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە هیچ بەدیلێک یاخود هیچ هەنگاوێکی تر نییە بۆ ڕوبەڕووبوون بەڕای تۆ بەدیلەکەت چییە بێ دکتۆر ئێستاشدا دەتوانی کاک دکتۆر بەڕێی من گرنگترین شت لە ئێستادا تاکپارێزیە چۆن کەرتی تەندروستی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەڕێوەبەرایەتیەکان و وەزارەتیشەوە کە هەمانگیەکی زۆر باشەیە لە نێوان هەموو لایەکدا لە هەموو بڕیارەکاندا بژێوی ژیانی خەڵکمان لەبەر چاوە زایدەن تەندروستیەکەشی گرنگە هاوڵاتیش لە کاتی دابینکردنی مەعیشەتی خۆی بە هەمان شێوە باری تەندروستی خۆی و کەسوکار و چواردەورەکەی لەبەر چاو بێت و دڵنیام تاکپارێزی شتێکی ئەوەنە ئەستەم نییە خەڵک نەتوانێت جێبەجێیکە هەموو کەس دەتوانێت و گرنگە ئیجرات بکرێ لەگەڵ کەسێکا بەڕاستی کە جێبەجێی نەکات و تاکپارێزی ڕەنگە لە ئێستادا باشترین چارەسەر بێ بۆ ئەم دۆخە ئەم واقعی کە ئێمە لە هەرێمی کوردستاندا لە هەموو ڕۆیەکەوە هەمانە بۆ ئەوەی نەچینە دۆخێکەوە کە ئەتوانە بڵێم کارەساتێکی تەندروستی ڕووبات کە ڕەنگە بۆ مێژوو بمێنێتەوە لە مێژووی ئێمەش کە بەشی دووەمی دکتۆر یادیان کە ئێمەش لەگەڵ هاوپیشەکان دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروانیش کە بڕیارماندا جارێکی تر کۆڤید-19 بڕاتەوە ئەو بزەبێت ئەو شتە بوو کە بەڕێزت باسیەکەی دەمانەوێت هانی هاوڵاتیانمان بدەین چۆن خۆی بپارێزێت تاک خۆی بپارێزێ بۆی دووبارە نەکەوینەوە مەجبور نەبینەوە کە ڕۆژێک لە ڕۆژان خۆشمان بڵینەوە کاکە وەڵاهی ڕێگاوشتەکانمان لێداخن ئاواهی بە ئێمە چی دیتر ناتوانین کۆنتترۆلی وەزعەکە بکەین حەزم لێیە بزانم ئێستا لە سلێمانی چەند شوێنتان دیاری کردووە بۆ چارەسەرکردنی کۆڕۆنا دکتۆرجیان لە ئێستادا ئێمە لە شاری سلێمانی 4 نەخۆشخانە دابین کراوە و هەروەها ئێمە لە ئێستادا گوندی گەشتیاری و ئوتێلیشمان دابین کردووە بۆ ئەو حاڵەتانی کە تەنها هەڵگرن و هیچ نیشانەیەکیان نییە ئەمانە چاودێری پزیشکی دەکرێن ڕۆژانە تیمی پزیشکی لەوێ چاودێریان دەکات لە ئەگەری دەرکەوتنی نیشانە ڕاستەوخۆ دەگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکان ئەمەش بێگومان بەهۆی زۆری ژماری توشبووانەوە بۆ کە ئێمە بگەینە ئەم قۆناغە بۆیە هەمیشە داوامان لە هاوڵاتیان کردووە کە هاوکارمان بن چکە پاراستنی تەندروستی تاک تەنها ئەرکی لایەنی تەندروستی نییە ئەمە شتێکی دوولایەنەیە یعنی دەبێ هاوڵاتیانیش هاوکاری تاو بن و لە زانستی پزیشکیشدا جەناب و میوانە بەڕێزەکانیش دەزانن تۆ نەخۆشێک دێتە لات عیلاجی بۆ دەنووسی یەکێ لە شتەکان کە باسەکرێ بە کوردی ینی شی بکەینەوە ئەوەیە کە ئەبێ و کەسە ئیلتیزام بە ڕێنمایەکانی تۆ بکە ینی هەرچەند پزیشکەکە زیرەک بێ هەرچەند عیلاجەکانی باش بێ ئەگەر نەخۆشەکە ئیلتیزام نەکە لە کۆتاییان نەتیجەت نییە بۆ چارەسەر
کەرتی تەندروستی بە شێوەیەکی گشتی بۆ هەموو بوارەکان وایە لە بەردەوە دەبێت هاوڵاتیان تەواو پابند بن هاوڵاتیان تەواو متمانەیان بە کەرتی تەندروستی هەبێ لە هەرێمی کوردستان ڕاستە هەندێک بابەت تێکەڵ دەکرێت کە جێی داخە یعنی بەڕاستی نابێت کەرتی تەندروستی تێکەڵ بە هیچ بابەتێکی کە بکرێ هەر گلەی یەکتەیە لە هەر لایەنێکیکە لە هەر کەرتێکیکە و داوای مافی خۆتەکەی ئەوە حەقی خۆتە بەڵام کەرتی تەندروستی شتێک نییە تێکەڵ بە هیچ بابەتێ بکرێ کە لە کۆتاییدا ئەوەی زەرەر دەکات کەسی منە کەسی جەنابتە کەسی هەمومانە لە هەرێمی کوردستاندا بۆیە داوا دەکەم کە هاوڵاتیان تەواو پابند بن و هەموو ئەو ڕێنمایە تەندروستیانی لە دەمی پزیشکانەوە دەبیستن وەک خۆی جێبەجێ بکەن چکە دڵنیابن پزیشک بەقەت کە سوکارەکەی خۆت لە خەمی تۆدایە و کار لەسەرەوە دەکات کە دۆخەکە کۆنتترۆل بکرێ. دکتۆریات زانیاری زیاترمان پرسیاری زیاترم هەیە لە بەڕێزت بەڵام لەگەڵمان بمێنەرەوە لێرەش لە ستودیۆ گرنگی ئەو قسەی دکتۆریات کە ئەڵێت تاکپارێزی یعنی سە من پرسیارێک وەکو حەزم لێ پرسیارە بۆ هەردووتان بێت دکتۆر هەواڵ دکتۆر شێروان سەرەتا تو جواب بیتەوە دکتۆریات دەڵێ پرەنسیپی کاری وەزارەتی تەندروستی بەو شێوە بۆ کە معیشەتی خەڵک لێک دراوەتەوە بۆ ئێستا خەڵک لە دەروێن تۆ لەو بڕواایە ئێمە جارێکی تر وابی ینی وەکۆی کە ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئەڵێ مەجبور توندیکەنەوە ینی تۆ لە باوەڕای توندکردنەوە نەتیجەیەکی هەبێ کاکتۆر خۆی بۆ ئەوەی ئایا تاکپارێزی تەواویان تەواوی لە 100% لەگەرینە ئەو یەک بەڵام جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی لەلایەن هاوڵاتیانەوە دوو بەشە بە دوو ڕێگایە یەکەمیان بەڕێگای ئامۆژگاریە لە دەستگاکانی ڕاگەیاندن لە سۆشیال میدیا ئەوەی ئێستا ئەمە دەکەن هەموو دکتۆرێک دەکە لە نۆرینگە و سنتەر و خستەخانە و ڕادیۆ هەموو شتێک ئەو یەک و بەداخەوە ئەو قسەی دەکەم ینی حەز ناکەم لەو قسەی سزایە بۆ نمونە داخستنی ئەو شوێنانەی یاخود ڕێگانەدان بەو شوێنانی کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن یانی شوێنی داخراوە و قەرەبارغی لێ ڕووداتن بۆیە تاکپارێزی شتێکی زۆر باشە و نەتیزە چی دەبی بەڵام هەتا دەگەینە ئەو بابلێن حەدەی ڕێژەی زۆر لە خەڵک تاکپارێزی بزانی چۆنە و جێبەجێ بکە بەڕاستی وەختی دەوێت ئایا ئەو وەختێک کە پێویستە لەگە ئەو وەختێک کە ئەتوو پیشانتدا ئاماژەت پێکردەگە زیادبوونی ژمارەکان ئەگەر ئەمە وەکو بڵێن فی سیباقین مع الزمن ئەمە لە پێشبڕکێشی لەگەر کات ئەگەر زوو ئەو ئیشانە نەکرێتن ینی لەوانەیە خوانەکە کارەساتێکی مرۆیی ڕووبداتن بۆیە دەبی لەسەر هەردوو خاڵی شێ بکەین یەک ئامۆژگاری لەلایەکی تریش ئەوی جێبەجێ نەکاتن پێی دەڵێن ڕوونکردنەوە چ دەدەینێ نائیلاج دەبین کە سزا بدرێتن هیواداری نەگەینە ئەو ئەمە نامانێت هەروکو بەخۆشم بدایەت گوتم حەز ناکەن لە شتێک دکتۆر هەواڵ تۆڵێکی لەسەر مەسەلەی تاکپارێزی و خودپارێزی ئەوە لە ئەڵلقەکان ڕابردوش باسمان کرد بەڕاستی کۆڕەکەی سەرکەوتن دەبیتن لە کۆنتڕۆڵکردنی ئەو باردۆخی کە ئێستا هەیە بەداخەوە زۆر گەنگە بەڕاستی هاوڵاتی چۆن بتوانێت خۆی پارێزی بەرامبەرەکەشی بپارێزێتن مەسەلەی توندکردن و ڕێکارەکان بەڕاستی ئەمن نارم ئەستەما بەڵام کاریشی زۆر زەحمەتە کە ئەگەر حکوومەت هەرێم بیوێ وەزارەتی تەندروستی بێ ئەو بڕیارە بدە جارێکتر چکە بارودۆخەکە بەڕاستی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داراییەوە یعنی تۆزێک زەحمەتە تو بتوانی ئەو هەموو ڕێکارەتوندی وەکو جاران قەدەغی هاتوچەوە قەدەغکردنی کارکردن داخستنی سنوورەکان ئەرکەشی بەڕاستی بە تەسەوڕ دەکەم وەکو گوتم ئەستەم نەبی بەڵام زۆر زەحمەت بیتن ئەگەر بەتایبەت ئەگەر هاوڵاتیان هاوکار نەبن لە ڕۆ ومەوەی بەڕاستی لەگەڵ دکتۆریاش بەڕاست حەزم کرد ئەوە برم ینی بەڕاستی هەست دەکەین ئەوان زۆر ماندووترن ینی پزیشکان کارمەدایان تەندروستی لە پارێزگای سلێمانی بەداخەوە ئەرکێکێک جار زۆریان دەستشانە خۆزگا لە پارێزگاکانی تر ئێمە باردۆخمان باشتر بە ئەو بەو شێوەیە نەبە بۆ بماتوانی بە هاوکاری ئەوان بکەین بچین لێوێ ئەگەر هیچ نەبیلایانی کەم ئەگەر یەک شەو خەفەرەیان دە شوێن بگری نردنی تیمە نردنی شەو نخونیان لێ ینی تۆزێک ئەرکەکەمان و ئاسان کردبانە بەڵام بەداخۆ بکەین لە هەم پارێزگاکان بۆ شێوەیە و کەسیش ناتوانێت پێشبینی بکە بڵێ خوانە خواستە لەوانەیە پارێزگایەکی تریش وای لەبێ لەوانەیە دهۆک خوانە خواستە لەوانەیە هەولێر لەوانەیە هەڵەبجە لەوانەیە و هەمیشە ینی ئەوە ناکرێ هاو نیشتمانی و هاوڵاتی بڕوا ناکەم سەتان نۆهەتی دانیشتوانی هەرێمی کوردستان دەتوانی بڵێن وەکو یەک جەستە مامەڵاکە هەیە خەڵکانێک هەیە لەسەر ئەو مەبدە ئیشەکە بەڵام بۆ هەموو هاوڵاتیانی هەموو پارێزگاکانیش ئەبێ وازەح بێت کە
خوا نەخواستە ئەوەی کە لە سلێمانی ڕوودەدا و یان زیاتریش ئەگەری ئەوە هەیە کە ئەگەر هاتوو تۆش پابند نەبی بە هەمان شێوە لە پارێزگاکەی تۆش و ئێستاش ئەوەی کە ڕۆژانە ئێمە لە جادە و بانەکان دەیبینین بە وازح بێت لە هەموو پارێزگاکان ئەوەی کە لە ڕاگەاندنەکان ئەوەی بە چاوی خۆمان دەبینین هیچ وەکو چۆن عەرە بەڵێ لا یوبەشر بالخێر. دەچمۆ لای دکتۆریات. دکتۆر گیان ئێستا بارودۆخی توشبووەکان ئەوانی کە لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنان بارودۆخیان لە چه حاڵەتێکدایە؟ ئایا ئەو کەسانی کە یان بڵێن ئەو نەخۆشانی کە باری تەندروستیان زۆر ناجێگیرە ژمارەیان چەندە؟ من سپاسی هەڵوێستی کاک دکتۆر دەکەم. دڵنیام هەموو کارمەندان و پزیشکان وەکو یەک جەستە وەکو یەک سێکتەر کار دەکەن لە هەموو پارێزگاکان و پشگیری قسەکەی دکتۆریش دەکەم دکتۆر شێوان کە باسی کرد فعلەن یعنی ئێمە پێم خۆش بوو ئەو بڵێم ئێمە ڕێین بە خەڵک کاسبی خۆی بکە بژێوی ژیانی خۆی دابینکە بە 100% لەگەڵ ئەوم کە کەسێک لە شوێنی کارەکەی پابند نەبوو بە ڕێنمایەکەوە و سوور بزانی ئەم شوێنە دەبێتە سەرچاوەیەکی بڵاوبوونەوەی کۆرۆنا دەبێت سزا بدرێ پاشەوەی کە ڕوونکردنەوە درا و من دڵنیام هەموو کەناڵەکانی ڕاگەیان و کارمەندان و پزیشکان توانیوانە پەیامی تاکپارێزی بگێنن بە هەموو تاکێکی هەرێمی کوردستان. من باوەڕ ناکەم کەسە بێ ئێستا نەزانێت تاکپارێزی چییە و چۆن جێبەجێ دەکرێت تەنها ئەوەی ماوە خۆی هەست بە مرۆڤایەتی بکە و بۆ ئەوی جێبەجێی کات کۆ یەکەم جار پارێزگاری لە خۆی و لە کەسوکاریەکە اینجا لە من و لە تۆ لەو کەسانە دەکا کە لە شوێنی کارەکە لەگەڵین. بەنسبەت پرسیارەکەتەوە دکتۆرجیان ئێمە لە ئێستادا توان بڵێم 15 حاڵەتمان باری تەندروستی بەداخەوە ناجێگیرە و چەند حاڵەتێکیشمان لە دۆخێکی خراپدان کە بە هیوای زوو چاکبوونەوە بۆ هەمویان دەخوازم و ئەو ژمارەی تریش کە دەمێنێتەوە نیشانەیان هەیە و بەشێکی زۆریش لە حاڵەتەکانە توان بڵێم نیشانەی سوویان هەر نیشانەیان نییە. بەڵێ دکتۆریات پێش چەند ڕۆژێک ینی بتوانین بڵین پێش ئەم دەڕۆژە لە پارێزگای هەولێر بەتەما بوون بەڕێوەلای تەندروستی هەولێر بەتەما بوو نەخۆشخانەی ڕزگاری جارێکتر بە ڕووی نەخۆش و هاوڵاتیان نابکاتەوە بۆ ئەوەی کە چارەسەری ئەو حاڵەتانەی تیا بکرێت کە جگە لە کۆڕۆنا. بەڵام بەداخەوە دکتۆر هەڤاڵ دەستکرایەوە بۆ ئەوەی کە هەم دیسان ئەم شوێنە دابین کراوە بۆ کۆڕۆنا. بۆ ئێستا من هاوکارمان ڕێناس عەلی لەوەیە ئێستا ئەمەوێ پرسیاری لێ بکەم بزانم بارودۆخی نەخۆشخانەکە و ئامادەکاریانە چییە کە تا ئێستا لەوێ کراوە و ئەگەر زانیاریشت هەبێ ڕێناس پێمان بڵێ چەند نەخۆشی لێیە و ئەو نەخۆشانە چێن ئەوانەی جێگیرن یان ناجێگیرن؟ دکتۆرە کاتتان باش. ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاری 88 نەخۆش لێرە چارەسەری پزیشکی وەردەگرن کە توش بووی نەخۆشی کۆرۆنان. یەکێک لە نەخۆشەکان لە چاودێری چڕە و باری تەندروستی چەند ڕۆژێکە ناجێگیرە و چارەسەری پزیشکی وەردەگرێت لەم نەخۆشخانەیە. لێرە و نەخۆشانی کە لێرن لەژێر چاودێری پزیشکەکاندان و هەندێکیشان نیشانەکانیان هەیە هەندێکیان سەرێشە و ئەو نیشانانەی کە هی ڤایرۆسی کۆرۆنایە نیشانەکانیان هەیە. وەکو خۆت باست کرد لە ڕابردوودا چاوەڕێ دەکرا کەم نەخۆشخانەیە بکرێتەوە باری ئاسایی خۆی و تەنانەت تاقیمیش کرابوو بۆ ئەوەی نەخۆشخانەکە دووبارە بگەڕێتەوە بارودۆخی ئاسایی. بەڵام بەداخەوە بەهۆی هەڵکشانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆناوە دووبارە نەخۆشخانەکە بەکارهێنرایەوە بۆ چارەسەرکردنی و نەخۆشانە. من دکتۆر بۆتان عەبدولقادرم لەگەڵ دەبێ بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری پرسیاری زیاتر لەبارەی ڕەوشی نەخۆشەکان و لەو دەکەم کاک دکتۆر سپاس بۆم دەرفەتە دەمێ بپرسم ئەو نەخۆشانەی کە لێرن تا چەندە چارەسەری پزیشکەکان وەردەگرن و هەروەها باری تەندروستیان چۆنە؟ زۆر سپاس. لە حالی حاضر 88 نەخۆشمان لەلایە لە نەخۆشخانەی ڕزگاری تەنها یەک نەخۆش لەم 88 لە بەشی چاودێری چرا لەژێر ئامێری هەناسەدانە یعنی بەگشتی باری باش نییە بەڵام لەژێر چاودێری پزیشکیە. جگە لەم نەخۆشەکانی تر بەگشتی باری تەندروستیان باشە زۆربەی زۆریان بەڕاستی نیشانیان نییە چەند تاکەچیانەیە نیشانی سوچیان هەیە ئەوانی تو زۆربیان بێ نیشانن بەڕاستی. بەڵێ چارەسەری پزیشکەکان لێرن کە بۆ ئەو نەخۆشانە بەکارهێنن بەتایبەت ئەو نەخۆشی کە بارودۆخی خراپە چییە؟ بەڵێ ئەم نەخۆشی کە بارودۆخی تەندروستی خراپە تەمان لەژێر ئامێری هەناسەی دەستکردا ڕۆژانە چاودێری دەکرێت لەلایەن پزیشکانی پسپۆری هەناسە و پزیشکانی پسپۆری سەرکردن و پزیشکانی هەناو
ڕۆژانە بەردەوام چارەسەر وەردەگری حاڵەتەکەی چاودێری دەکرێت زۆربەی ئەوانە بەڕاستی بەشەشی زۆریان بەرەو خراپی دەڕۆن چاونەوەیان کەمە هاشا چا دەبتەوە ئێمە تەنها چاودێری دەکەین ڕۆژانە چاودێری حاڵەتەکەی دەکەین کاکسۆر نەخۆشخانەکەیەوە نەخۆشخانەی ڕزگاری چەند نەخۆش دەتوانێت لە خۆ بگرێت خۆی نەخۆشخانەی ڕزگاری ئەسڵا 400 بێدا بەڵام تا 450 بێجش دەتوانین بەکاربینین بۆ نەخۆش ئەگەر پێویستی بە چارەسەربی لە حالی حاضر ئەم ژمارەمان لەلایە 88 نەخۆش دەتوانین وەکوتمە تا 400 نەخۆشی بتوانین داخل بکەین بڵێ تا چەندە نەخۆشەکان ڕێنمای تەندروستەکان وەردەگرن تا چەندە پابندن بۆ ڕێنمایکەوە لە نەخۆشخانەکەتان ناپەیڕەویەکەن بەڵێ بێگومان ئەم نەخۆشەکانی ئەوانی ئاساییشن ئێمە هەر پزیشکان سەردانیان دەکەن ڕۆژانە دوو جار جگە لە کاتی پێویست ئەگەر پێویستیان بی ڕێنمایان پێدەدرێەوە شێوازێک لە چارەسەر هەیەکەوە چەسپاوە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەلایەن وەزارەتی تەندروستی عێراق و کوردستان ئەم چارەسەرشیان پێدەدرێ بەڕاستی زۆربیان بەڕاستی کێشیانە لە وەرگرتنی چارەسەرەکە بەڵێ سپاس دەکەم دکتۆر بۆتان عەبدولقادر بەڕێوەبەری نەخۆشخانەی ڕزگاری دکتۆر دەمەوێت ئاماژە بە شتێک بکەم گرفتێک هەیە لە نێوان نەخۆشەکاندا بەتابەت و نەخۆشانەی کە لە نەخۆشخانەی ڕزگاری نەویشەوەی بەشێک لەوانەی کە نەخۆشن و لێرن منداڵیشیان لەگەڵدایە 15 منداڵ کە لە خوار تەمەنی 10 ساڵیەوە لە نەخۆشخانەکەن لەگەڵ کە سوکاریانە گرفتەکە ئەوەیە کە بەشێک لە منداڵەکان توشبووی ڤایرۆسی کۆرۆنان خێزانەکانیشیان لەگەڵیان هاتوونە تێرە لەبەر منداڵەکان بەشێکیش لە دایکەکان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون منداڵەکانیان لەگەڵ خۆیان هێناوەتە نەخۆشخانە ئەمەش گرفتی بۆ هەم نەخۆشەکانی شەمیش بۆ دکتۆرەکانیش دروست کردووە لە نەخۆشخانەکاندا بەڵێ هاوکارمان ڕێناس عەلی لە ناو نەخۆشخانەی ڕزگاریەوە زۆر سپاس بۆ تۆ بۆ دکتۆر بۆتان و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک دکتۆر هەڤاڵ باسی ئەوەی کرد کە حاڵەتێکی ناجێگیر هەیە و لەوەیە و وەکو ڕێناسیش ئاماژەی پێکرد مشکلی ئەو مناڵانە ئێوە چۆن مامەڵەتان کردووە لەگەڵ ئەو خێزانانە بە تایبەتی تۆ لە خێزانێک 3 کەس تووشە بێ بەڵام دایکەکەیەک لەوانە خۆ دەزانی مناڵەکان زەحمەتە یان بە پێچەوانەوە منداڵە توش بۆ پێویستی بۆ دایک مامەڵەتکردن لەگەڵێنە چۆنە ئەمە زیاتر ئاستەنگی دروست نەکردو بڵێ بەدڵنیایی ئەوە یەک لە گرفتە سەرچەکانە بەڕاستی لە نەخۆشخانەکان کەسێک بە تایبەتی دایک کە توش دەبیتن منداڵەکەی لەبەرەوەی تەمەنی بچووکە لە هیچ جێک ناتوانانی ناحوێتەوە بەڕاستی هەتا کە سوکار نزیکی ئافرەتەکەش لە لایوانش ناحوێتەوە ناچارە بهێنتە لای خۆی هەرچەندە منداڵەکەی نەگەتیڤە بۆ پێچوانەشەوە حالەتی باشمان هەبووە منداڵەکە پۆزتیڤ بۆ دایکەکە نەگەتیڤ بووە هاتوتە لای فەوە بەڕاستێک لە مشکل گەورەکانە یعنی ئەمە کە باسی ئەو هەموو ڕێنمایە پێویستە دەدرێتن بۆ خەڵک خۆی پارێزی تەنها ئەوە نییە کە بەرامبەرەکە توش دەبیان خوانەخواستە ڕێژی مردنەوەانە لە ڕووی دەرونیشەوە ینی ئەو کەسە کە دێتە بن دەرێ هیچ مشکلی نییە یعنی ئێستاحالیان یەک دوو نەخۆش لە نەخۆشخانەی ئیماراتی دوو منداڵی بچووکن خوشکە و برایەکن برا گەورەکان لەگەریان هات ینی بە ناچاری و هیچ ئەوەشی نیە ینی نەگەتیڤ بە خۆی ئەسڵن خۆی دەپارێزیتن و احتمالی زۆریش ئەوە توش بیتن پێشکەواتە جگە لە مەشاکی لە تەندروستیەکە و ئەرکە قورسەکە کێشەی کۆمەڵایەتی و خێزانیش بەدڵنیاییەوە سەر هەڵدەدا کە مەسەلەن چیەکە ینی لەو حاڵەتەیە من بەبیرم دێ لە بیدایەتی لە ناوەڕاستی مانگی سێ بوو کە یەک لەو نەخۆشە بەڕێزانی کە توش بوو پێویستی بە نزیکی کەسێکی نزیکی هەبوو بۆ ئەوەی هاوکاری زیاتری بکات لە خاوێنکردنەوەی لە ئاگالێبوونی وابزانام یەک لەو نەخۆشانە بوو کە نەشتەرگەری بۆ کرابوو ینی هەستاش ئەو حالەتە بەداخەوە دوێنێ شەو نەخۆشی داخل بوو لە نەخۆشخانەی نانەکەلی کە شێرپەنجەی خوێنی هەیە هەر یەک دوو ڕۆژە تەشخیص کرایە تووشی کۆڕۆناژ بەداخەوە ئەو پێویستی بە چاودێریی ورتەیە لە نزیکەوە جگە لە خزمەتگوزاری تەندروستیەکەی کە پزیشکان ئێمە کارمەدان تەندروستی ڕۆژانە چەند جار دەبینین دەبێت کەسێکی نزیکی خۆشی لەگەڵی بە هەمان شێوە برایەکی لەگەڵی هاتێ کە بەخۆی نەگەتیڤە لەگەڵی داخلوە وان ئەوە هەموو لە ڕوو دەرینەوە بەڕاستی شتێکی ناخۆشە ینی جگە لەوەی کە پێویستە کەسێکی نزیکی کە تووشی ڤایرۆسەکە بووە و پێویستی بە چارەسەری هەیە کە ئەو کەسی کە لەگەڵی دڵگرانە بووی لە هەمان کات مەترسی لەسەر گیانی خۆشی هەیە بەڕاستی ینی کەواتە کەسێک مەجبورە خۆی توشکە لەبەرەوەی ئاگای لە کەسە نزیکەکانی بێ خۆشتان نەزانن تەرابوتی خێزانی و کەسی لە نێوان ئێمەیە لەو پەڕیدایە بە تایبەتی کۆمەڵگەی ئێمە لەسەرەوە حەزم لێ زانم قسە بکەی بەس منەمێ پرسیارێک لە دکتۆریات بکەمەوە دکتۆریات ئێوە هیچ پلانێکی وا هەیە بە شێوەیەکی گشتی باستان کردبێ کە بە تەمابن ئەو کەسانی کە حاڵەتێکی وایە یان ئایا هیچ بیر لەوە کراوەتەوە هۆم کوارانتین کە لە پارێزگای سلێمانی بە تایبەتی کە ئێستا فشارەکە زۆرە لەسەر دامەزراوە تەندروستیەکان
ئایا هیچ شتێکی وا هەیە تا ئێستا ئەوە بیرتان لێ کرد بێتەوە؟ دکتۆریان خۆت دەزانی هەمومان لە واقعی کەرتی تەندروستیین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی توانای تەندروستی مەحدودە، ینی توانایەک نییە بڵێ با بڵین بێکۆتایە و تا چەند بتانی دەتوانی فشار بکەیتە سەر ئەمە خاڵێکی کە کەرتی تەندروستی تەنها بریتی نییە لە کۆرۆنایانە ئێمە بیرمان نەچێ توشببوویەکی شێرپەنجە و توشببوویەکی با بڵین جەڵدەی دڵی لێ هەبێ یاخود جەڵدەی دەماخی هەبێ یاخود هەر حاڵەتێکی تری هەبێ مردن بە هەر هۆکارێک بێ مردنە ئەگەر کەم تەرخەمی هەبێ لە کەرتی تەندروستیە لەبەرەوە خەڵک ئەبێ ئەوەی لەبەر چاو بێ خۆ ناکرێ ئێمە هەموو کەرتی تەندروستی و بە سەرچاوی مرۆیی و بە بینا و بە پێداویستی پزیشکیەوە بخینە خزمەتی کۆرۆنا ئێمە دەبێ هاوسەنگیەک ڕابگرین لە نێوان کۆرۆنا کە لە ئێستادا پەتایەکە و ژمارەکە خێرا بڵاو دەبێتەوە لەگەڵ هەموو نەخۆشیەکانی تر و حاڵەتە تەندروستیەکانی تر و تا ئێستا فکرەی هۆم کەرەنتین نەکراوە و ئەوەگەر بکرێت تەبان بە هەمانگی لەگەڵ وەزارەتە و بڕیارێکی مرکزیە دەدرێت لێ بەڵام بێگومان ئەگەر هەڵکشانەکان بەم شێوازە خێرایە بێت ڕەنگە ئەمە بێت بە بیرکردنەوەی یاخود بێ بە فکرێ یاخود باس کرێ لە کۆبوونەوەکانە و ئەمە هیچ عیبەیەک نابێت بۆ کەرتی تەندروستی لە هەرێم ئەگەر ئەم بڕیارش بدرێ چکە لە وڵاتی زۆر لە ئێمە باشتر لە ڕووی ئابوووریەوە و ئەتوانم بڵێم پێشکەوتوتر لە ڕووی کەرتی تەندروستیەوە گەشتونەتە ئەو بڕیارە و ئەو بڕیارەش جێبەجێ کراوە ئەویش بەهۆی خێرا هەڵکشانە ئێمە لەگەڵەوە نین بڵین کۆرۆنا با بڕکەین بۆی ئێمە لەگەڵەوەین ئەم هەڵکشانانە ئەم کێرفانە کە باس کراوە و پیشان دەدرێت کە ئاوا سریع بەرز دەبێتەوە ئەمە خاو بکەینەوە بە فلاتی بڕوا بۆی هەم ئێمە توانامان هەبێ ڕوبەڕووی بینەوە و بیریشمان نەچێ هەموو دەزانین کەرتی تەندروستی تەنها بریتی نییە لە جیهاز و لە بینا و لە پێداویستی پزیشکی گرنگترین کۆڵەکە سەرچاوی مرۆییە کە ڕەنگە لە هەموو بوارەکانە لە هەموو نەقسمان تایبەتمەندیەکانە ئێمە کەم و کورتیمان هەبێ و نەقسمان هەبێ بۆیە ئێمە بێگومان تا ئەم ساتە هیچ بڕیارێک نەدراوە و پێشنیاریش نەکراوە بەڵام ئەگەر بەم شێوازە من ئەتوان بە شێوازی کە ئەم قسەیە بکەم ئەگەر بێت و هەڵکشانەکان بەم شێوازە خێرا بێت لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بێگومان خزمەتگوزاری تەندروستی لە ئێستادا پێشکەش بە هەموو توشببوویەک دەکرێت ڕەنگە لە داهاتوودا نەتوانین بەو شێوازە بەردەوام بین و پۆلێنکردنێک بکرێت لە نێوان توشببووانی ڤایرۆسی کۆرۆنادا. دکتۆریاد نەقشبەندی وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی زۆر سپاس دەکەم نامەوێت زیاتر هیلاکی بکەم چونکە ئەزانم بەردەوام لە ژێر لەوانەیە پەیوەندی تەلەفۆنیەکان لە بەردەم ڕاگەیاندنەکان بە هاوکاریکردن وەکو پزیشکێ لێرەوە ڕێز و سڵاوی ئێمە قبول بفەرموو بۆ سەرجەم پزیشک و کارمەندانی پارێزگای سلێمانی هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین هیوادارم ئەم دۆخە لەسەر هەموو هەرێمی کوردستان و هەموو مرۆڤایەتی تێپەڕێ و هەموو لایەکتان هەر سەلامت بن. سپاس بۆ ئێوە دەست خۆشکار هۆم کەرەنتین ئەوەی کە کاکتۆریش باسی کرد بەڕاستی ئەگەر ژمارەکە زیاد کاتن دەبێتە شتێکی پێویست بەڵام ئەویش بێشێشە نییە منیش دەمویست بڵێم ئەوە ئایا پێمانەکرێت خەڵک پێشیزامەکە لە ماڵەوە بمێنێتەوە لێرەش ئەو خەڵکە دەتوانین پۆلێنکەین ینی بیانکەینە گروپ بۆ نمونە ئەوڕۆیەک لە هاو پیشەکان ینی بابەتێکی جوانی ینی برم باس کرد بۆیش ئەوەیە بۆ دکتۆرەکان بۆ خێزانی دکتۆرەکان کە بەداخەوە ئێستا ژمارەی ینی هەیە ژمارەك هەیە لە دکتۆر و کارمەندی تەندروستیکە ینی تووشی کۆڕۆنی بووە لەوانەیە ئەو پێ بکرێ دکتۆرەکە پێ دەکرێت باش دەزانی لە ماڵەوەمانەوە چییە چۆن خۆی کەرەنتین دەکاتن ئاگاداری خۆی بینێری کەس بێتە ماڵی نەستە ماڵی کەس کارمەندی تەندروستی کارمەندی تاقیگە لەوانەیە لەمە باشتر بزانیتن ئەوانەی یان بایۆلۆجیستێک ڤایرۆلۆجیستێک ئەوانەی کە لە بواری ڤایرۆس یان بابنی خۆیان لە ینی پسپۆری بایۆلۆژین و ماکروبایۆلۆژینە زۆر بە جوان دەتوانین لەم لە توش لەوانەیە باشتر بزانین کە دەزانی شێوازی گواستنەوە بەڵام ئەمە کۆمەلگایەکی هەتا ئێستا ئەم دەڵێن بە شانازیەوە عشایرینە ئەم دەڵێن بە شانازیەوە یعنی شتێکی جوان زۆر جوانێ لە عشایری دەم شتی زۆر جوانی هەیە بەس لەوانەیە هەندێک شتی سلبیمان هەبێت کە بۆ ئەم زۆرۆفی ئێستا زەرەر شت هەیە ئەو کە ئەوە معرفلانی هاتەوە لە خەستەخانەیە بوو ئەخ عیبە کۆنە سمەکنی ئەخەوە داکمە ئەخەوە پلکمە ئەوە خوشکمە وەڵا هەر دەچم و
ئەو چتانە لە هۆم کۆرنتین بۆ ئەوانە قورسە ئیدەن دەتوانانی وەکو ئەنجامك ئەگەر مثلەن با بڵین ئەمە پێشنیارێک بەڵێ. بێ کە دوایی بە ئەکیدیش ینی بێگومان لایانی پەیوەندیدار بیریان لێ کردوێتەوە لەوانەی ئەنجومەنی وەزیران و پارێزگارەکان و هەموو ئەو کەسانی کە بەڵێ. چەند مانجێکە سەرقاڵی ئەم بەزمە لەوانێ بیری لێکرێت بەس وەکو پێشنیاری تۆ ئەگەر ینی مەبەستی تۆ ئەوێ پۆلێن بکرێ هەموو کەس هۆم کوارنتین نەکرێت لە ماڵەوە هەموو کەس نەکرێتن هەتا توانامان هەبی کە بەڕاستی لە توانە دەرچوێنێکە نائیلاج دەبی هەمووان ینی لە ماڵەوە ببینێنەوە بەڵام وەکو سەرەتایەک دەتوانن وەکو ئەمە هەندێک جار با بڵێن دەرێن وەکو تەجروبەک لەگەڵ بکەین دەتوانین چەند خێزان دکتۆرە کارمەند تەندروستی ئەوانەی تێگەیشتنیان لە بۆ گواستنەوەی ڤایرۆس زیاترە دەتوان بەوان دەست پێ بکەین باشە دکتۆر هەواڵ ئێوە توانن ئەوە لەو پێشە پرسیارەکە لێ بکەم ئێستا نەخۆشێکی کەسێکی تر لە دوهۆک تووشی کۆڕۆنای نوێ بوو ینی ژمارەکە هەروە بەناو زیاد دەکە ئێوە وەکو چەند مانجێکە بە شێوەیەکی زانستی سەرپەرشتی توشبوان دەکەن ڕۆژانە دەیان بینن تۆ لە باوەڕێی سپینێ بەشێک لە ئەرکەکانی تیمەکەی ئێوە بێ هەڵسەنگاندن بۆ ئەو ماڵە بێ یان بۆ پێکهاتی ئەو خێزانە بێ کە ئایا ئەمانە بە کەڵکی ئەوە دێن لە ماڵەوە چارەسەر وەربگرن یان لە ماڵەوە چاودێری بکرێن بڵێت ئەوە کارێکی بەڕاستی زۆر زەحمەتە چکە ئەتو ناتوانانی قرار لە باگراوندی ئەو کەسە بدەیت کە ئایا تا چەند التیزام دەکاتن لەوانەیە لە ئەو کاتی کە هەڵسەنگاندنی بۆ دەکەی ینی شەر نییە کەسەکە ئەگەر لە ڕووی با بڵین شەهادەوە شادەشی بەرزی هەبی التیزام بکاتن یان کەسێکی ژیانێکی ئاسایی هەبێتن التیزام نەکاتن ئەوە قیاز نیە بەڕاستی لەبەر ئەوە کەسێک زەحمەتە تو بتوانانی قرار لەسەر یان بە دلیل مام شەریفە کە لەسەر جادە دانیشتووە و بەڵ سفرەی سەفەری ئەفرۆشێ و تێچوو یان بڵین پارەی سفرەکانی لەوانەیە هەرزانتر بێت لە ماسک و دەستکێشانە ینی ئەمن مەسەلەن ئەوەی کە چا دەبتەوە ئەوەی کە توشبی کۆڕۆنا لای ئێمە کە چا دەبیتەوە کە ڕێنمای پێ دەدەین کە دەستە و مارە پێ دەرێن 2 هەفتە خۆی کەرەنتین بکاتن ینی ئەوە لە پرۆتۆکۆڵی ڕێکخراوی تەندروستی جیهانی شەیە نەخۆشێکمان کە دانیشتویەک لە پارێزگاکانی ناوەڕاستی عێراق بوو کە دوێنێ چابووە ئەوڕۆ لە ڤایبەری ڕسمەکی بۆ نردبوو منداڵی کچەکەی لە باشێک کە دوو ڕسمەکەی و نردیمە ئەوە پێمان گوتی 2 هەفتە خۆت کەرەنتینکەی لە کەس نزیک گلەی بێلێ کە ئەوە کە توش بووە کە ینی چابوویتەوە بەو شێوەیە ئیتر کەسێک دکتۆرەکەی خۆمان کە توش بێک لە دکتۆرەکان با نایشی برن دکتۆر ئەحمەد کە توش بوو ئەمن هەندێک پەیوەندیم لەگەری هەبوو بە تەلەفۆن و بەوانە لە ماڵەوە خۆی لێ غرفێدانا بوو یعنی خواردنشیان لە بۆ دادەن ئەوان دوور دەکەتنەوە ئەو 4 ڕۆژێکە پاش چاک بوونەوەشی لە ماڵەوە شتێکی دکتۆر ئەحمەدیش با پێ بڵێن دکتۆر ئەحمەد کە دەستنیشان کرا پۆزتیڤە وەکو چۆن بڵێ ینی ئەها لەسەر سلوکی پزیشکی ڕاهاتبوو ڕۆشت بوو تەنانەت کەس خێزانەکەشی نەخۆشەکانی و ماڵەوەش ئەوەیە ئەمە ئاگاداری خۆمانە بوو دکتۆر هەواڵی دەرئەنجامی ئەوەی کە زۆر پابند بوو زۆر پابند بوو بە تەواوی 100% نەخێزانی نە خزم و کەسوکاری نە نەخۆشەکانش ئەوە بنووسە تاکتاکەمانە بەس بەڕاستی زەحمەتە بڕیانی ئەو قسەی کرد زۆر زەحمەتە لێرە دەبێت دکتۆر ئەحمەدی کەمانەیە کە ئەوە 100% پابندبی وەبی نەخۆشەکە نەگوازێت لەوانەیە پزیشکی هەبی پابند نەبیت بەڕاستی لە مانجی 3 بینیمان هەندێک پزیشک بەداخەوە لە سوشال میدیا بانگواز ئەوان دەکرد کە با مزگەفتدانە خێر با بچن خوتبەی بکەین و وێنیان دەگرت لە لەوانەیە لۆ خوتبەی چەند شارێکی دەڕۆی لۆی بچلێ بکە وەکو دیعایەکە علاساس ڤایرۆسی کۆڕۆنا شتێک نییە بەڵام بەڕای من میکانیزم دابدرێت ینی ئەو کاتە گەر گەیشتە ئەو ڕادەی کە خەسخانەکان بەڕاستی جێنەبی میکانیزم دابدرێت کە چۆن تەعامل لەگەر ئەو کەسانە بکرد کە نیشانەکانیان نییە تەنها هەڵگری ڤایرۆسەکەنە لە چۆن لەمارە بمینێنەوە بەچ چۆن یانێکێک لەو بیرۆکانی چۆن بتوان تەعاملیان لەگەڵ بکەن کۆنتڕۆل بکەن زۆر باشە پابند بوون کە ئەوە گرنگترین پەیامە لە هەموو پزیشکان هەتا لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەموو ئەو کەسانی کە لەم بوارەدا کارەکەن باسی پابند بوونەکەن یەکێک لەو پابند بوونانە چۆنیتی سەردانکردنی فەرمانگەکان و ئەوانەیە هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان ڤیدیۆڵێکیان حاضر کردووە کاکتۆر تۆ ئەتوانی بڕۆیتە سەر ستەیجەکە و ئەو کامێرێش لەگەڵتایە جناب دەتوانی بۆ ئەو کامێرەیە بۆی ڕەگەڵ بینەران ڕاستەوە خۆ قسە بکەی خاڵەکان وابزانام لەگەڵ دکتۆر هەردی ئێوە پێک هاتوون باسیەکەن حەزمان لێ ڕوونکردنەوەکان هەمووی لە لای خۆتەوە بێت فەرمو قوربان توانی تەچێکی بکەی بە بێتە سەر شاشەکە خۆی ئێستا فەرمانگەکان بوویتەوە ئەوە شتێک لە کێشەکانە ئەگەر بێت و سیستەمەچیان نەبی خۆیان ئامادە نەکردبی بۆ ئەوەی خۆپاراستنەکی زۆر باش بکەن بەڕاستی چەند خاڵێک هەیە کە
هەمومان لەسەری کۆکین کە ئەوانە دەبی جێبەجێکرێتن گرنگترینیان ئەوەیە نابی هیچ هاوڵاتیەک سەردانی هیچ فەرمانگە چ بکاتن بێ دەستکێش و دەمام ینی بە هیچ شێوەیەک بێ دەستکێش و دەمام نابی سەردان بکەوە باشتر وایە ئی خۆت بیتن نەک چەندین دەستی پێکەوت بیتن و هەڵی گری و بەکاری بینی پێشتریش وەکو ڕاهێنانەکەت کردی بیت کە زۆر کەسێ بەڕاستی کە دەستکێش و دەمام بکاتێن درێ ئەو یەکەم جارە بۆیە بە ماوەی زۆر و نازانی چۆن دانێتن ئەوەش دەتوانی خۆت ڕاهێنانیشە سەر بکەی بۆیە خاڵی یەکەم دەستکێش و دەمام کە زۆر گرنگە بۆ هەموو هاوڵاتێک کە سەردانی هەرچ فەرمانگەچی دەکات بۆ جێبەجێکردن و ڕاکردنی مامەلەکانی و خاڵی تریش هەیە کە ئەویش زۆر گرنگە ئەویش دەستشوشتنی بەردەوام لە ماڵەوە دەرچوو دەستت دەشۆی بابنین پاش ئەوی بەکارهێنانی هەرچە شتێکە یەدێ سیارەکەتە بابنێن معاملاتەکە شتێکەیە شوێنێکی بینەوە دەست خۆ جوام شۆی پاشان ئەو دەستکێش و دەمام کەکەی بەکاردێنی بزانە ئەوانش دەبنە هەڵگیری ڤایرۆس و هەڵگیری میکرۆبشتیوە بۆیە کە گەڕایەوە دیسان دەبی دەست خۆ جوان بشۆی باشتر وایە دیسان دووبارە دەکەم ئەو شتانە لە حەوش بکرێتم پێش ئەوەی بچێ ژۆرێ ئەوەش خاڵی دووەم کە خاڵەتی زۆر گرنگە خاڵی ترمان هەیە کە گرنگە کاتی ئەوەی هاوڵاتی سەردانی ئەو فەرمانگان دەکاتن کە ئەوەی ئەمە باسمان کرد لە شوێنی قەرباڕق لە شوێنی داخراو ئەگەری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا زۆر زیاد دەکاتن لێ دووری نێوان کەسەکان زۆر گرنگە ئەوەش ئەرچی هەم فەرمانگەکانێکەوە شێوازی دابشکردنی کوستەکان بەو شێوەدانێن کەوا دوور بن لە یەکدی هەم ئەرچی خۆتە کەوا زۆر پێویستە کە دادەنیشی لە تەنژێکەچکە دامەنشمە ینی هەوڵ بدە دووری نێوانتان 2 مەتربی یان زیاتر بیتن چەند زیاتر بی باشترە چکە تو نازانی دەبی وادانێ ئەوی بەرامبەرت کۆڕۆنێتی واشدانێ کە بەخۆشت کۆڕۆنەتە بۆیە چەندی دووربی هەم ئەتونەدەیە کەس هەم ئەوش نەداتێت تو ئەوش خاڵێکی زۆر گرنگە خاڵی ترکەوە گرنگە ئەوەیە ئەتوو بەو بابنێن دەستکێشێکە هەیت تو حتا ئەگەر بێن دەمام کش بەکاریان بە هیچ شێوەیەک دەستکاری ئەو سێ گۆشێمەکە چاوت لوتت دەمت ئەگەرنا ئەوە دەستم بەس ئەوەیە با بڵێن دوورت بێختەوە دەست لەو ڤایرۆسانە خۆت ئاگاداری بە ڤایرۆسەکەی نەقل بکە مەسەم دەست لە شتەشی دەدەم نەڵکە بۆ چاوم بۆ دۆم بۆ لوتم بەو شێوەیە ڤایرۆسەکە دەگوازرێتەوە ڤایرۆسەکەش کە دیار نییە ئەتو نایبینی دەگوازرێتەوە بۆیە دەست نەدان لە دەم و چاو خاڵێکی زۆر گرنگە کاتی ئەوەی کە ئەتوو سەردانی فەرمانکردەکەی و لە ماڵەوەش ئەوە زۆر گرنگە لە دەرەوەش خاڵێکی تریش پاکردنەوەی شوێنی کار بابزانام ئەو بۆ فەرمانبەرەکەیە ئەوە زیاتر یعنی ئیشی بەڕاستی ئەو فەرمانگانەیەکەوە دەستیان کردێ بەکردنەوە و جێبەجێکردنی مامەلەکان ئەویشەوەیە بەڕاستی دەبی کاتەچیان هەبیتن دەتوانن بە شەو ئەو ئیشەی بکەن پاش تەوابوونی دوام ئێوارەکەی بکەن یان بەیانەکەی زوو پێش ئەوەی هاوڵاتی سەردانی ئەو شوێنە بکاتن کە زۆر گرنگە ئەو بادانش ئەوەندە تێچووی زۆر نییە وابزان دەتوانن ینی هەیە و بەدەست دەکەوێتن ئەو ئیشەی جێبەجێ بکەن مانەوە لە ماڵەوە ئەوە خاڵە هەرە گرنگەکەی ینی پێویست ناکە ئەگە مامەلەکە بووی 4 کەس بچی لەگەر ئەو کەسێ لە بۆ جێبەجێکردنی مامەلەکە با 1 کەس بچتن ئەو کاندی لە ماڵەوە ببنێن چکە پاراستنی 1 کەس زۆر ئاسانترە لە پاراستنی 4 کەس و 2 کەس و 3 کەس کە دەچن بۆ مامەلەک هەتانی بن کە سەردانی نەخۆشخانە دەکەن و سەردانی نۆنیگە دەکەن نازانانی بۆچی 5 کەس بی بۆچی ئەو ژمارە زۆرە بیتن ئەو کەدی با لە ماڵەوە بمنێتەوە کلیلی سەرکەوتنی یەکەم بۆ هەمومان ئەوەیە لە ماڵەوە بمنێن تکایە ڕەجاءن یان لە ماڵەوە بمنێن و ئەگە مامەلەکە زۆر زەروری نەبوو ئەوە دکتۆر شێروان ئەوە چونکە ئەخیر خاڵیشە کە باسی دەکەی یعنی مانەوە لە ماڵەوە تەنانەت ئەوە بۆ ئەو کەسەیە کە ئەگەر کاریشی هەبێ وانە و ئەگەر هات و فەرمانبەرەکەش خۆی هەست بکاتەوەنیە فەرموجەناب دەتوانێت گەڕێتەوە ئەوە لە خاڵە گرنگەکانە بەڵێ ئەگەر شتێکی نەماوە لەسەری وانی ئەتوانی ئەویش نەچێ بۆ دەوام وانە دکتۆر هەواڵ ڕاستە یعنی فەرموو خاڵەکان باس کرد دەست خۆشبی کاکتۆر لێرە بە کورتی دوو ئەرکە یەک لەسەر فەرمانگەکە خۆیتی یەکی لەسەر هاوڵاتیانە جوان فەرمانکەش بەڕاستی پێویستە لەسەری فەرمانبەرانی خۆی کارمەدانی خۆی بە تاوی بپارێزێت ئەویش بە هەموو جێبەجێکردنی هەم ئەو ڕێنمایانەی کە هەیە بە تایبەتی ئەوەی کە گرنگە بەڕاستی بەڕێوەبەری فەرمانەکان کاری لەسەر بکەن دانانی موعد لەو هاوڵاتیان لەو کەسانی کە سەردانی فەرمانکانیان دەکەن کە کارەکە زەحمە نییە بەڕاستی هەر لەبەر دەرگای فەرمانگەکەی ئەو کەسی کە ئەو بەڕێزێک کە لەسعلاماتەکەی دەتوانانی ئەوانی کە سەردان دەکەن ئەگەر ئۆنلاین دەتوانێت لەوانی مشکلە لە خەڵکی زۆر تعامل لەگەڵەوەی نەکات بەڵێ دەتوانێت سەڕێ بۆ دابنێ ینی من شتێکم بینی ینی هەم خەفەتم خوارد
ئەم پێکەنی نیشتمات دەڵێ لە یەکێک لە فەرمانگەکانی بەغدایە سکرتێرەکە یان بڵێن ئەوەی لە پرزگەدانیشتۆ بە ئافرەتێکی بە تەمەند دێتە ژێرە پێڵێ حەجیە تۆ بۆ ماسکی نەبەستۆ ئەڵێ وەڵا نەمهێنەوە ئێڵە ناتوانین بچیتە ژوورۆ لەو مناقەشەیە بن پیاوێکی بە تەمەند دێتە دەرەوە سیرەکە مناقەشەکە لەسەر ماسکەکەیە وەڵام ماسکی خۆلیە کاتو دەداتە دەست پیرێژنەکە ئەویش ئەوەی فەرمانبەرەکە پێڵێ ئاخر نابێت دەڵێ وەڵا ئەو هەیە بەس ئەوەی لەوەی لە هەمووی سیرتر ئافرەتە بە تەمەنەکە دەڵێتە پیاوەکە دەڵێ باش ئەوە زۆر سپاس مەمنون بەخۆیەوە دەبەستێ دەڵێ بەس چۆن بدەمەوە دەڵێ هیچ کێشە نییە منیش لە یەکێکی پێشتر وەرم گرتە بوو بەکارمێنەوە ینی ئەوە ینی بەڕاستی کە سەباست کرد ماسک و دەستکێشەکە ئەبێ بزانی خاوێنە و دەستی بەر نەکەوتووە پێشتر ئەوە چونکە حەزم لێ بۆ پرسیارە بکەم و بیکەمە پەیامی ئەخیری تۆش ماسکی خاوێن لەگەڵ ماسکێکی پیس ینی کە بڵین ئەگەری ئەوە هەبێت دی ناوپۆش و پیس بوو بێ و لاانێ ئۆڕەدی ڤایرۆسەکەی هەبوو بێ نامێ بڵێن بەکارنێهێنانی باشترە بەس جلو ناتێ ئاخر ینی بەڕاستی ئەخ ناوێرم بڵێم ینی ماسک بەکارنێنن چکە ماسک کە پیس بوو بەڕاستی بەکاری نینی باشترە چۆ تو نازانی ئەو ماسکە بە ملیۆنەها ڤایرۆزیان بەکتریای ترەیانی لەسەریتی بەکارهێنانی ماسک و بەستانی بەڕاستی زۆر میمە بارکە زەحمەتیش نییە خەڵکی ئێمە زۆر مەشەڕی لە شارەزای لە فیسبوک لە یوتیوب لەوانە بە هەزاران و بەدایان هەزار ڤیدیۆ هەیە کە چۆن دەستکێش و ماسک دەبەستی دەتوانانی بکات و هەمی چەند خولەکێکە ینی بەتەواوی لێ فێر دەبێت هاکاران لە کۆنتترۆڵڵێن ئەمڕۆ وەکو بەتایبەتی دکتۆر هەردیڵە وەکو ڕۆژانی تر بە شەوق و ئەوە نییە هەندێک یان مادی دیاریان خوانە خۆستە خۆیی خراپ نەبووە دکتۆر هەواڵی بۆ نادوو الحەمدولله هیچ خراپ نەوە بەڵام زیاتر مەسەلە ئەرکەکەیان لەش ساغ بێ دکتۆر شێروان پەیامی کۆتایی بێخولک فەرمانگەکان تکایە پوینت ئۆف کۆنتاکت ئەو شوێنانێکەوە معاملەی وەردەگرن زیادکەن چەندی زیادکەن قەرەباڕغی نامێتن دووش وەمەکەن ئەو کەسێ هاتێ زۆر شوێن بکە لەو ژووری دوو بۆ ژووری دا بۆ ژووری ئەوەی کەمکەنەوە ڕەجا ئەن ڕۆتیناتی کەمکەنەوە بکەن بە کەمترین ماوە مامەلەکە جێبەجێکرێتن چکە ئەوە مانەوەی قەرەباڕغی ڕوونادە ئەوە مانای ئەوەیە ئەوانە بەشدار بوون لە کۆنتترۆلکردنی پەتایەکەی لەگە دەستخۆشی بۆ هەمویان لە ماوەی مانگێک تەنها لە هەرێمی کوردستان نزیکە یان زیاتر لە 1000 حاڵەتی نوێ تۆمار کرایە زیاتر ینی بەڕاستی حاڵەتێکە کە دەتوانم بڵێم ئەو پەڕی ترسناکی و خەمناکیە هیوادارین هەمومان پابند بین چونکە ڕێکخراوی تەندروستی جیهانیش داوا لە هەموو جیهان دەکا دەڵێ ڕێکارەکانی کە پێشتر کردوتانە محاولە بکەن بزانن توندی بکەنەوە تێودۆرس ئەتهانۆم ئەوی کە سەرۆکی ڕێکخراوەکەیە دەڵێ ئێستا کاتی هەڵگرتنی ڕێکارەکان نییە و بۆ هیچ وڵاتێک نەگەیشتۆتە ئەو مەرحەلەی کە بڵێ ڕێکارەکان بکاتەوە بۆیە ئێمە پێویستە پابند بین بۆ ئەوەی هەم خۆمان و هەم لایانی بەرپرسیش نەگەینە ئەو قەناعەتە کە بڵێن جارێکی تر دەبێ ڕێگاکان چۆڵ بکرێن قەدەغی هاتوچۆ دەست پێ بکرێ و خوا نەخواستە کار بکاتە سەر بژێوی و دابینکردنی قوتی ڕۆژانەی هەموو لایەکمان هیوادارم هەموو لایەک و هەموو کوردستان پارێزراو بن لەم ڤایرەسە و هەمومان پێکۆ پابند بین و ئەم بەڵایە لە کۆڵ مرۆڤایەتی بێتەوە خواتان لەگەڵ